تماشاوانên hêjayê dengê Amerîka, şopînerên me yê tora civakî, Facebook, Twitter, Instagram û YouTubeê. Her roja sêşemê demjimêr 12 nîro bi dema Washingtona paytext. Ez Luqman Ehmed di birêka weşana zindî dibin mêvanê malên we. Ji bo birnamek taybetiya hunera nîgarkêşiyê. Ez ê teknîk şêwazên cêwaz yên vê hunerê bi we re par dikim. Wê çavê me li nerîn û daxwazên we bin. تماشاوانên hêjayê dengê Amerîka, şopînerên me yê tora civakî, Facebook, Twitter, Instagram û YouTubeê. Her roja sêşemê demjimêr 12 nîro bi dema Washingtona paytext. Ez Luqman Ehmed di birêka weşana zindî dibin mêvanê malên we. Ji bo birnamek taybetiya hunera nîgarkêşiyê. Ez ê teknîk şêwazên cêwaz yên vê hunerê bi we re par dikim. Wê çavê me li nerîn û daxwazên we bin. سڵاو ئازیزانم کاتەوە هەموو کاتێکتان شاد و بەختەوەر بێت. جارێکتر لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە دێینەوە خزمەتی ئەوەی ئازیز. ئازیزان من هێرۆزەنگەنە لەگەڵ هاوکارم بەڵێن ساڵح و هاوکارم دەخیلی شەمۆ لە ستۆدیۆی دەنگی ئەمریکاوە بەردەوام دەبین لەسەر ڕووماڵی تایبەت لەسەر شاندی باڵای عێراق بۆ گفتوگۆی استراتیژی لەگەڵ ئەمریکایەکان کە هەر لەو بۆنێژدا ئەمڕۆ سەرۆکوەزیری عێراق مستەفا کازمی لەگەڵ سەرۆکی ئەمریکا جۆ بایدندا کۆ دەبێتەوە. جا ئازیزان ئێمە بەڕێگای هەموو چەناڵەکانمان لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە بەڕێگای فەیسبوک مەڵپەڕی بەشی کوردی دەنگی ئەمریکا کرمانجی و سۆرانی و هەروەها بەڕێگای یوتیوب و رادیۆ و فەیسبوکەوە ئێمە ئەم ڕووماڵە دەگەینینە ئێوەی ئازیز و خۆشەویست و هەروەها سێ هاوکاریشمان لە واشنگتنەوە لە شوێنە جیاجیەکانەوە لەگەڵماندا دەبن. هاوکارمان ساڵح دیمیجەر لە ناو کۆشکی سپی لەگەڵماندا دەبێ و هەروەها بێریڤان یوسفی لە بەردەم کۆشکی سپی کە ئێستا لەوێ خۆپشاندانێک بەڕێوە دەچێ. بێریڤان یوسفیمان لە بەردەم کۆشکی سپیەوە لەگەڵدا دەبێ و هەروەها هاوکارمان نەجیب باڵایی لە بەردەم ئەو هۆتێلی کە شاندی باڵای عێراقی لەوێون نەجیب باڵایشمان لەگەڵدا دەبێت. جا ئازیزان لەگەڵماندا بمێنەوە بۆ تەواوی ئەم ڕووماڵە و هەروەها لە دەمی کۆبوونەوەکەی سەرۆکی ئەمریکا جۆ بایدن و سەرۆکوەزیرانی عێراق مستەفا کازمیش ئێمە بەردەوام دەبین بۆ گواستنەوەی تەواوی ئەو وتوێژانی کە ئەنجامی دەدەن و ئەگەر کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی ئەنجام بدەن دەیگوازینەوە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست. جا ئازیزان جارێکی تر لەگەڵ سڵاوی من هێرۆزەنگەنە سەرەتا با بچمە لای هاوکارم دەخیلی شەمۆ. دەخیلم کاتت باش؟ سپاس ئەم کاتت باش هێرۆ، بەڵام منش دەمەوێ بچمە لای هاوکارمان ساڵح دەمیجەر و لە کۆشکا سپی ڕەنگە ئەو گوترێن خۆش و پەیامێن و جەمووی هەبن کاچە پێشهاتین و هەنا ساڵح دەم باش ئەتزانم لە دەرڤەی یان لە واشتن بگشتیتن ناف باخی کۆچکا سپیدای لێ دیسانژی هەر گەرمە لێ هیویدم کە پەیامێن گەرمژی مەهابن فەرموو. بله دخیل بله هیرو راست یا گرم جی لپیش کوشکا سپی خو پیشاندانه جی دبی خواستم بس که رونیه که به درباره دا بدم بری کو از تشدید ببیجم و بری د دمجمیران دما د برنامه کمی بری زندی دا مگوتبو کو خو پیشاندان لدرب نه دیار نه کنه دیار بو کو بهتری وان کوبینه یعنی نه گریداین راست به ام بیژن خو پیشاندان عراقیان دربا هرچند هنک آلاین عراقی ما دما کوم درباسی نوا کوشکا سپی بو مدیتن
لا او بخوان نخوا پیشاندان عراق او خوا پیشاندان کوبا بون متخصص از بس و جبو تماشاوان و گهداران رونی بکم لنوا کوشکا سپی هر آماده کاری بردوامن پشتی دمک نزیک پشتی 20 دقیقه 25 دقیقه دن جنساکی پریس کنفرانس که چت کش خو پریس کنفرانس روزانه چت کی هر حال ده به چارچوبه ده بحثا سردانا کاظمی ببه و پرسیار و درباره ده ببن ده آماده کاری دنن پیشوازی کرنا کاظمی بردوامن و من نزیکی 10-15 گاوان هر آماده حتی نوبدار در کتنش در ویا ده نزیکی کمی دو دمجمیر دن بریاره لگور سکجولا لگور برنامه دما بایدن ده او کومبون ببا ده و درباره ده تشته او نها ببیجن نو ده و درباره ده او کو برپرسکی کوشکا سپیج اجانس اسوشیت پرس را گوتو کو یعنی هزن عراقی اوانا دکارن هاتنه تست کرن عرده دناف جنگان ده دناف ببیجن انین شر ده هاتنه تست کرن وانا شیان و توانا هنه کو قربن بروانی ولات خو بکن اف برپرسکی کوشکا سپیج اجانس اسوشیت پرس را گوت افتشته تازه نه درباره ده ام دزانن کو برفرهین اگر رکفتنه که به برفرهین و پشتی کومبونا بایدن و کاظمی بین درخستن بین آشکار کردن ام دزانن کو یعنی حتی کو رکفتنه جی چه به او رکفتنه که هر لگور کو تگوتن یعنی جی پیش بینی و که و امضا کرنا لسر روپلان به بهتری راستیه که لسر عرده بج برکو گلک دی بجن عراق ناخوازه یعنی جی نکاره و سربور یعنی تجربه 2011 دوباره بکه دما کو ببیجن لشکر امریکا عراق وکشیان و جاردن داعش 2014 هات و جارکدن پیوست بو کو هزن امریکا و هزن نابنتوی و ناتو در باسی و دره ببن یعنی کوالسیون نابنتوی در باس ببن و جبو تکبرنا داعش و ام دزانن کو ریبریا بایدن و که به اوای کی رون و اشکره ده بجره ریبریا بایدن ده بجه کو داعش هشت مایه داعش لسر عرده به جاواکی 100 تک نچویه بر وجی اف رکفتن کو ببجی پشتی ده مجمر دنجی کو اف کومبون ببا و رکفتن جی ببا و بمینه رکفتن که نه صدی سر سر عرده و بمهان درش بکه اگر نه بهتر به حتی کو هیز امریکی به تمامی عراق وکشین عمل بندا ويجيني ببين ديسان امهرن جم نجيب بالاي ديسان افكاري ما للجهه الدريه وتيلياكو او شاندي عراقي طفل ودرينا نجيب تشل ودري هي تكيدي دي تشترى بيجن كات دخيل سپاس بو تماشاوان فيسبوك يوتيوب و بلاتفورم دنگ امریکا کردی هر وسا سپاس بو بیسرین رادیو دنگ امریکا کردی وقت جیت و شانایکی دا باورم بالشان سروی یکی کو شاندا عراقی بری بگه امریکا هاتیه نصیحت کردن آموزگاری پوان ها ندان کو کسک دا خویانیه که جبال خونه ده چه آژانسان چه کانال المدیایی اپرسه مشیک جه اندام شانده کر واگوتی مخابن اصل کارم تشتکی بیجم تنه سروک شانده کو برز کاظمیه و جگیری تنه او دکارن دا خویانه بدنه مدیایی حتی کو ما گل شوان دیتن ما اخفتن گل کرن هم به شانده کردی جیت نافدایه یعنی اندام کرد نافی شانده دانه کردی ملگلوان آخفت به عربی ملگلوان آخفت گلک دیپلومات امریکی جهات نوی داره نه اف در والا یک دبینی کو اف سنتر و ناوندا ویلرت یا هتل و ناوندا مهوان قصراسپی پرانیا مهوان قصراسپی دهنه وی داره وی سنتری وی هتل نها کاظمی جی وی داره و شاندا عراقی جی تفیکو هند وزیر گلخوا آنینا و پیشواجی وزیر درو هاتبو امریکا و کمیتن تکنیکی یعنی کار هنری دکن ویدره بون اف چند روزن من پرسیار جوان دکر هونه بمینن گوتی چند روزه کان و بمینن دانستاندن و بردوام ببن مجرا گوتی کو هون دکنگی سروک بایدن بینن گوتی افنت بر صلاحیت المدانه ام نکارن تشتکی در حقی و بیجن تنه ام دزانن کو دانستاندن و دست بکن ایرو
پشتی دانێ نیڤر و کازمی سەرۆکوەزیری عێراقی مستەفا کازمی دلگەل سەرۆک بایدن بجڤە من گوتێک و نەها چ تشتێک داخۆیانی نەدانا گونا هەر تشت پشتی هەفدیتنا بایدن و کازمی وێ ئەشکەرە ببن من گوت بێژی تشتێ باش هەبن گوتی ئینشەڵا تو دزانی و ئینشەڵا پەیڤەکە یا عێراقی تایبەت و ڕۆژهەڵاتە ناوین دەما و تشتی بخوازم بێژن دەبێژە ئینشەڵا تشتێ باش دەبن ئەویژی هەمان تشت گوت ئینشەڵا وێ تشتێت باش ببن ژبەر من گوتێ يعني انديركت مدخواست اخفتني جيبين برهند بيزانينا جيب بستينم من قلت از باورن دزو لشكرين امريكا جا عراقي فاكشن قلتنا اسوسان نابينم يعني اندام شاندي بو قلت اسنا اسوسان نابينم فاشي هست فكر كو اف بيزانينا كا ليفا بو قلت تشتغل بامنينا اس نظانم دخيل بله فرمو بەڵێ کاک نەجیب دەزانین بەڵێ باز لەوە کرا بوو کە ینی نەکی هێزەکانی ئەمریکا لەوێ بکشێنەوە بەڵکو باز لەوە کراوە کە ڕۆڵی هێزەکانی ئەمریکا لە عێراقدا بگۆڕدرێ دەخیل ئەمە یەکێکە لە بابەتەکانی کە بێگومان لەم بابلین دەمیانی ئەم و توێژانەدا باسی لێوە دەکرێت ئەویش گۆڕینی هێزی ئەمریکایە لەوێ ئەمەش لە کاتێکداوەکو دەزانین یعنی هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان کشانەوە یعنی هەندێک کە زەندە لە شارەزان لەو بڕوایەدان استراتیژی ئەمریکا بۆ ناوچەکە بە شێوەیەکی جیاواز بێ لەگەڵ ئەوەی کە ئێستاوەکو هێزێکی شەڕکەری لەو ناوچەیە هەیە استراتیژیەکان بگۆڕدرێ و لەگەڵ ئەوەشە بەڵامە کاربەدەستانی عێراقیش ئاماژەیان بەوە کردووە یعنی ئەو مەترسیانەی کە لە ئەفغانستان هەیە بڕواناکەن لەو جۆرە مەترسیانە لە عێراقدا هەبێت. سپاس کاک نەجیب بەگەڕێینەوە لات بەڵام ئێستا ئەمێ بچمە لای هاوکارمان بێریڤان یوسفی کە لە بەردەم کۆشکی سپیە با بزانین لە لای بێریڤان چی هەیە. بێریڤان سڵاو ئەم کاتت باش. بەریڤان نییە. بەڵێ بەداوای لێبوردنەوە بەڵێ لەوە ئەچێ خەتەکەی هاوکارمان بێریڤان یوسفی پچرا بێ ئێستا لەگەڵمانان نەماوە با بزانین پاش کەمێکی تر هەوڵەدەینەوە لەگەڵ هاوکار بێریڤان بێتەوە سەرخەت لەگەڵمانە. دەخیل وەکو ئاماژەم پێکرد یعنی بێگومان وتوێژەکان زیاتر لەوە ئەچێ هەر وەکو وەزیری دەرەوەی عێراقی لە وتوێژەکە لەگەڵ دەنگی ئەمریکا ئاماژەی بەوە کرد کە ڕۆڵی ئەمریکایەکان ڕۆڵی هێزەکانی ئەمریکا لە عێراق دەگۆڕدێ بەڵام ئاماژەی بەوە نەکرد کە هێزەکان بە تەواوەتی لە عێراق بکشێنەوە. ڕەنگە هەڵبەتە بێگومان ئەvە دێ پشتی میتیکە ئەنجڤینە بایدن کازمی دیار بتن 100% چکو دوێ ئەو لە سەرنتی ڕێی بکەون لێ هێرو لە گۆڕە ڕاگەهاندرێت و ئەم دەبیهیسیژی ئەمریکیان ژی عێراقیان حتا بەریشان دێ عێراقی بێتە واشنگتن و بەری هنگیژی حتا پەیدارا کوشکاسپی چەند جارە پرسیار جیاتێکردن دیارە و بڕیار هاتیێدان لەسەر مەسەلافەکیشانە هێزین ئەمریکیژی عێراقی لێ چاوە و کەنگی وێ دەست پێکە و بچی شێوەی بە ئەو نەدیارە. یەک تشتێکی دی هەیە بۆ نمونە شێن بەحسکەم ئەوە و هەبوونا دیپلۆماسیە ئەمریکا لە عێراقی گەلک مەزنە نەوەکی وڵاتێکی دیوەکی ئەفغانستانیان جەیەکی دیە لەمە بێگومان ئەمریکا دێ وان هێزین ئەو لە کاریە لە عێراقدا بێت و بکاربن پاراستنا ناوەندên خوێن دیپلۆماسی بالیۆز خانە ئیتر قونسڵخانەین ئەمریکی لە عێراقدا بکەن ئەvە 100% وەسا بە چونکو دزانیژی بۆ نموناگەرم بەحسی وەسع عێراقی بکەین و پاراستنا عێراقی و یا حکوومەتی یان شانên دیپلۆماسیên cîhanê ئەوە لە هەرێما گرین زون dibêjne ئەو هەرێم gelek parastiya ئەمریکی بێگومان دوێ درێ ببینن بێگومان هەولێرێ بنکە هەیە وێ ببینن لێ مەسەلا vekêşanê hêzên şervan hêzên ku şerî dikin rastewxal li dijî daişan dijî her gefeke dî بەڵام لە بیرمان نەچێ کاک دەخیل ئەم هێزانە لە پێشوش کشانەوە هێزەکانی ئەمریکا بڕیاردرا لە سەردەمی سەرۆک ئۆباما کە هێزەکانی ئەمریکا لە عێراق بکشێنەوە لە ساڵی 2012 بەڵام هەر بە ماوەیەکی کورت پاش ئەوە پاش سەر هەڵدانەوەی داعش لە ساڵی 2014 جارێکی تر ئەمریکا هێزەکانی جێگیر کردەوە لە عێراق و هێزەکانی ناردەوە بە عێراق جا ئێستا ئەوەی کە نیگەرانیش بێ بەلای شارەزایانە با بڵێن نیگەرانی ئەو دەستە و تاقمانی کە وەکو دەڵێن سەر بە ئێرانن لە ناو عێراقدا ئەمەش خۆی لە خۆیان نیگەرانیەکی زۆری ئاسایشی بۆ عێراق دروست کردووە یاخود نیگەرانیەک لەلای عێراقیەکانیش دروست بووەوە هەروەها مەترسی یعنی وەکو خەڵکیش هەر ئەو هێزانی کە پێشتر داوای دەرچوونی عێراقی ئەمریکایەکانیانە کرد لە عێراق ئێستا پێیان وایە دەرچوونی ئەمریکایەکان لە عێراق گرفتە بێ بۆ ئاسایشی عێراقی.
هەلبەتە گرفت بۆ مەسەلە ئاسایشی و مەسەلێن ئابووری و گەلک مەسەلێن دیژی گرفتە هێرۆخان بێگومان لێ ئەم دزانین بۆ نمونە هەر جارێکا سەرۆکێکی ئەمریکی بەدیان دەدەمی هەڵبژارتناندا ئەم دەبینن کەمپێنت هەڵبژارتناندا دەماکو بەربژارن هەموو دیبێژن ئەمێ هێزین ئەمریکی لە دەرەوەی ئەمریکا ڤەگەڕن ئەمریکا یەک شوانە جۆ بایدن بوو و لە دەمێ پێشبرکیا هەڵبژارتناوی چەند جارێک دەگوت هەلبەتە سەرۆکی بەرەویژی دەگوت دۆنالد ترامپ کو ئەمێ سەربازێن خوا ژێ هەموو جیها ڤەکێشن وان جیهاژی بەحسی عێراقی بوو وێ ڤەکێشن ئەڤە مەسەلا جێبجێکردنا سۆز و گفتن بایدن دەمێ هەڵبژارتنایە دەوێ وی کاری بکە دەوێ ئەڤە تشتێکی ڤەبڕیا وێ بێکردن لێ مەسەلا کشان و نەکشاندن و مان و نەمان سەرشێوەی وان دەمینە و سەرشێوەی وەکو تەژی گوت وەکو هەفکار بەڵێن ساڵح بەرینەها گوتیان هەموو کەسم گەڵوان داخبن دەبێژن مەسەلا شێوەی ماناوان و شێوەی گۆڕینە ئەرکێوان دی عێراقیدا لەسەر وێ دەبینە دەبێ بڕیار ئیرۆ بێدان لەسەر وێ چەندێ بڕیار لەسەر ئەو کە هێزیم کو دەمینن ئەرکێوان چی بدن چونکە عێراقی دەبێژن مە پێویستی بە ئەمریکیان هەیە و زانیاریان بدن مە پێویستی بە ئەمریکیان هەیە ئالیکاریەمە و شەڕێ وان کۆمەڵا بکە بە هەر حاڵ دیسان ئەس دیار دکە کو هەفکارێمە ساڵح دەمیجەر لە کۆشکاسی مە دەخواست ئەم بتر بزانین کانێ لە جەمی هەیە ئەو چی کارش مەڕە بێژە ساڵحان پێشبینیا چ دیکن بس دخوازم خوا دەربارەی خاتە و هێرۆ ئەوە کۆ فشارێک لەسەر کازمی هەیە لە دەربارەی ڤەکشینە هێزن ئەمریکیدا ji ber ku li Iraqê ew eniya berxwedanê ya Cebhetil Muqama eva ku bibêjin Êran piştgiriya wan dike yan evên ku li dijî hebûna leşkerên Iraq Amerîkan li Iraqê ewna dibêjin çê nabe yek leşkerekî beyanî jî li ser axa Iraqê bimîne ev helwesta tund vê derbarê da em bibêjin negê Kazimî xistiye soleke teng û nema dizanê wê çawa bike erê divê wan razî bike divê Amerîka razî bike divê welatên derdorê bibêjin Tirkiye bixwe hebûna Tirkiye yan jî derbaskirina Tirkiye ji sînorê Iraqê re bo em bibêjin dayna du şervanên PKK ew bixwe tiştekî ji serweriya Iraqê kêm dike aya nake divê derbarê da vekişîna her serbazekî biyanî ji Iraqê ew armanca van em bibêjin kesên li dijî hebûna Amerîkayê li Iraqê demekê da ku Kazimî renge bixwaze herêmeke navber di navbêna her du helwestan da bibîne em helwesta Kurdan divê derbarê da ji bîr nekin ku wekû kekê Necîb jî gotî berê jî me gotibû şandê Kurdî naxwaze ti çavpêketinan ti axaftinan ti daxuyaniyan bide ji ber ku helwesta wan renge bihinaweyekê jê dibe ku divê derbarê de li dijî helwesta Iraqê bixwe ye ewna renge Kurd bibêjin ême em naxwazin Amerîkî ji Iraqê vekişin divê derbarê de jî her hal dîsa me got ev hemî xwendinin ev hemî pêşbînîne tiştekî rast li ser bibêjin zelal û aşkere nabe heta ku kombûn bida wî bê û piştî kombûnê jî daxuyaneke fermî ji her du aliyan de derkeve ka preskonferanseke kabinên daxuyaniyeke nivîskiyeke wê çawa bê heta nayî ne diyar e lê piştî du demijmêrê din wê her tiş diyar bibe divê derbarê da dibe ku rêkeftineke em bibêjin guhertina rola hêza Amerîka bê li Iraqê û dibe ku rêkeftineke li ser vekişîna yeksera hêzên Amerîka bê ji Iraqê ev yek yanî dibe wabe jî wabe jî tiştekî diyar û zelal nabe her wekû me got dîsa dimîne li benda encamên vê kombûnê ji ber wê jî ragihandina Amerîka ragihandina em bibêjin herêmê hemî bala xwe dane ser wê li benda wê kombûnîneka wê çi encam derkevin bi rastî jî kombûneke girîng e ne ji ber ku tenê girîng e navêna du kesayetiyan de ji ber ku pirsgirêkeke çarenûsa Iraqê divê derbarê de derdibire me got jî eger hêzên Amerîkî ji Iraqê vekişin wê demê wê werê wateya ku divê Iraq li nava xwe rastî pirsgirêkên din bibe pirsgirêkên terorê bibe aya artêşa Iraqê di wê astê de ye li gor berpirsê koşka spî ku dikare berevaniya Iraqê bike wê demê dikare her li serbazekî biyanî ji Iraqê derxe eger Amerîkî derketin aya Iraq dikare Tirkiye nehêle derbas sînor derbas bike
ئایا دکارە وان ئەم ببێژن گروپێن کو ئێران پشتگیریە وان بکە نەهێلە کو دەرڤەی دەسەڵاتە حکوومەتێ چالاکیان بکەن پرسێن گرینگن پشتی بێ کۆمبونێ ڕەنگە ڕۆنی ببن ڕەنگە ئەم هەنێک زانیاریان شروعکردنا بزانن لەسەر پرسین کو تو دەبێژی باڵێن ساڵح و میوانێکی وی دیسان ئامادەیە ji bo ku hinek şrovakirina me bideme balên ferm û hîvadarin mîwaneket şîkirnەوە bida لەسەر ئەم pirsanekê kak Salih باسی دەکات. زۆر سپاس دەخیلێر و ئەلبەتە ئازیزانم بەرەوەی بچمە لای میوانی بەرنامەکەمان حەز دەکەم سەرچیان ڕاکێشم ئەم ڕووماڵە تایبەتە هەم لەسەر فەیسبوک و لە ستۆدیۆکانی ڕادیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکاوە بڵاو دەبێتەوە و بە شەپۆلەکانی FMیش دەتوانن گوێبیستی بن لە سلێمانی 88.8 مگاهرز لە مووسڵ 91.7 مگاهرز لە کەرکووک 96.8 مگاهرز لە بەغدا 100.5 مگاهرز لە هەروە لە شاری بەسرە لە باشووری عێراق شەپۆلی 105 FM کە شەپۆلەکە بە میگاهرز دەخوێنرێتەوە. ئەلبەتە وەکو هاوکارانیشم ئاماژەیان پێکرد ئەگەر و نەگەری مانەوەی هێزە سەربازیەکانی ئەمریکا لە عێراقدا وە گۆڕینی شێوازی ئەرکەکەیان ئەمە بابەتێکی ئێجگار سەرێکیە لەو کۆبوونەوە چاوەڕوانکراوەی نێوان سەرۆکی ئەمریکا و سەرۆکوەزیری عێراقدا. دکتۆر ئەمین بەکر لەگەڵمانە. دکتۆر ئەمین ڕاوێژکاری سەرۆکی پەرلەمانی عێراق. دکتۆر ئەمین زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت. لە عێراق چ باسە سەبارەت بەم سەردانە و ئەگەر و نەگەرەکانی کشانەوەی هێزەکانی ئەمریکا؟ ئەم کاتان باشتێک بڵێن و سڵام بۆ بیزان و ویستەرانی ئەم بەرنامەیە. ئەوەی ڕاستی بێت بۆ مۆزوعی ئەم جۆرەی چوارەمی گفتوگۆکانی نێوان ئەمریکا و عراق بابەتێکە کە ئەوەندەی کە جێگای باسوخواستی هێزە سیاسەکانە ئەوەندە جێگای باسوخواستی خەڵک نییە. خەڵک بەڕاستی پێویستی بە خزمەتگوزاریە پێویستی بە بابەتەکانی ژیانە. بەڵام ئەوەی کە بۆ هێزە سیاسەکانی تر گرنگەوە مۆقیفیان لەبارەوە دەربڕیوە ئەوانە لەبارەی ینی ئەم جۆلەی چوارەمی مفاوزاتانەوە دەبنە دوو تەوەری سەرەکی ینی دوو ئاڕاستی سەرەکی. ئاڕاستی کەم داوای ئەوەکەن کە پێویستەکە حکوومەت کار بە و بڕیارەی ئەنجومی نوێرانی عێراقی بکە کە لە ینایری ئەم ساڵدا دەرچوو بۆ ئەوەی کە هێزە ئەمریکەکان پاشەکتە بکەن لە عێراق بەجێ بێڵن. بەشێکی دیکان پێم وایە ئەو هێزانە ئەمریکا ضرورن لە عێراق بێنەوە. لانی کەمی تەواژدی ئەمریکی زمانی ئەوە کات کە عێراق ئەگەر بەم دۆخەش بێت بەردەوام بێت نەوەکو بە دەربی لیبیا و میسر و تونسی ئێستاش بێت. ئەم بۆچوونێکە تەنان بەشێک لە هێزە ئیسلامیەکانیش ینی ئەگەر چی دەری نابڕن بەڵام ینی لەگەڵ ئەو بۆچوونەدان کە پێویستەکە ئەمریکیەکان بمێننەوە و حزوریان هەبێت بۆ ئەوەی کە مەجال نەڕەستێ بۆی عێراق بە ئاراستەیەکی ئەوە بڕات کە ئەو ئەزمونە دموکراسی گەرچی ئەتوانین نایە بنین پەڕینەوەیە لە خۆناغێکەوە بۆ خۆناغی دموکراسی بەڵام هەتوانێ بێ ئەزمونێکە ئەگەر لەبار بڕات هەموو ماوەکو و ماروپێژەکە دێنەوە خاڵی سفر. ئەگەر یارمەتیم بە دکتۆر ئەو ئاڕاستانی کە جەنابەت ئاماژەی پێدەکەی لە عێراقدا هەن سەبارەت بە ئەگەر و نەگەری کشانەوەیە و گۆڕینی ئەرکەکەی لەشکری ئەمریکا لە عێراقدا بیرکردنەوەکان چەندێک عێراقیانن؟ بەڕاستیدا ناتوان بڵێن بیرکردنەوەکان عێراقیانن ئەوەندەی متاسیرن بە کاریگەری وڵاتێکی ئیقلیمی وەکو ئێران بەتایبەتی هێزە سیاسی حەزبیەکان بە دەرەجەی ئەساس ئەمانە لەگەڵ شانەوەی هێزەکانی ئەمریکان هیچ هێزێکی سوننا وە کورد لەگەڵ شانەوەی هێزەکانی ئەمریکانیە و لە ناو شیعەکانیدا هێزەکان دابەش بوون. بەشێکی زۆریان لەگەڵ ئەوەدانی کە ئەمریکەکان بکشێنەوە لانی کەمی بەڵام بابەتێکی ئێمە ئەبێ ینی بیزانین بەداخەوە کە پێمان وایە زۆر جار ئەمە کاریگەریەکەی کەمە بەڵام کاتێکە زانی وردە دیفاکتۆیەک بە ئیعلام دروستە بێ یان جۆرە حسابێکی سیاسی
دروستە بێت کەس ڕەدی ناداتەوە کەس ناتوانێت موقفێکی ئازایانە بەرامبەری بنوێنێ کاتێک زانی ئەم جۆرە خێتابە خۆی زاڵ دەکا خۆی فرز دەکا و ئیتر مەجای مناوەرە لە بەردەمی خۆیان ناهێڵێ بۆ نمونە ئەو گوتارێکی پێی وا بکە ئەمریکەکان شەڕێ هێناوەتە عێراق و کێشە بۆ عێراق دروستەکەن بە بەردەوامی ئەم گوتارە وجودی هەبووە لە بەرامبەر ئەم گوتاردا گوتارێکی پێچوانە وجودی نەبووە تاوەکو ئەمە ڕاگرێت لە ئاسەکە بۆیە خاوەنی ئەم گوتارە هەرچەند کەمیش بن توانیمیانە ئێستا ئەو بۆچوونە زاڵکن بەسەر ینی هێزی گفتوگۆکەری یان لایەنی گفتوگۆکەری عراقیدا کە بێت بەگوێ ئەوان بکە بۆیە ئەبینین مستەفا کاظمی یەکێک لە قسەکانی پێشەوەی کە بڕوا دێڵێ ئێمە پێشمان بە هێزی ئەمریکی نیە هێزی شەڕکەری ئەمریکی نیە عێراق دەتوانێت خۆی دیفاع هێزەکانی عێراقیان خۆیان دیفاع لە خۆیان بکەن بەڵام ئەمانەوێت شەراکەتێکی دوورمەوتە لە نێوان ئەمریکا و عێراق هەبێ واتە پەیوەندی و هاوکاری هەمەلایەنە و هەمەلایەن هەبێ ئەمە بایدنیش پێشەوەی کە بچێتە دانیشتنەکە لەگەڵ مستەفا کاظمیدا هەمان قسەی کرد بۆیە پێچێت ینی وەفدی مفاوەز کە لە چوارشەمەوە لە بەغان هەردوو وەزیری خارجە عێراقی و ئەمریکی و ئەو وەفدەیەکە یاوەریانە گورە گفتوگۆکەن بۆ دەوڵی چوارەمی گفتوگۆکان قسانە سەر ئەمابەتە کردبێ و لە قسەکردندا باسی ئەمەیان کردووە کە ینی شێوازی پەیوەندەکانی ئەمریکا و عێراق بە چ ئاڕاستەیەکە بڕوە وات من ئەوەندەی کە یەکەم دەیانەوێت هەم ینی ڕاست لە ڕووی شکلێەوە ئەو هێزانەی کە معارەزی مانەوەی ئەمریکان ڕازیان بکەن بەڵام پەیوەندەکانی عێراق و ئەمریکا بەردەوام بێ و ئەمریکا وجود تەوازوی فعلی هەبێت دکتۆر پرسیارێکی تر سەبارەت بەم سەردانە ئەڵبەتە دەزانی کەمتر لە 3 مانگ ماوە بۆ هەڵبژاردنەکانی عێراق ئەمریکا پشتیوانیەکی تەواوی خۆی بۆ ئەو هەڵبژاردنانە ڕاگەیاندووە تا هەڵبژاردنێکی ئازاد و ڕەوا بن چ گەشتبینیەکەیە بە هەڵبژاردن لە کاتێکدا ناوماڵی شیعە لە عێراقدا ئەو پەڕی پەرتەوازەیە ناوماڵی کورد بە هەمان شێوە ناوماڵی سونەژ ینی کەپتەرخەم نەبوو لەو جۆرە شپرزەی و لەو جۆرە پەرتەوازەیەدا ینی نامەکانی ئەم دوایی خەمیس خەنجەر لەگەڵ حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراقدا پێمان دەڵێن چی دەگوزارێت لە ناو ماڵی سونەدا ئەمە بێ لەو ناکۆچیانەی لە ناو خودی لایەنەکان خۆشیاندا هەن لە زاخۆوە هەتا فاو بۆ خەڵکی عێراق گەشتبین بێ بە هەڵبژاردن لە ڕاستیدا من بۆ خۆی ئەو دۆخەیە کە عێراق تۆ دەناڵێنێ یعنی ئەو وەسوێکی دەقیقە کاتێک کە خەڵکی عێراق چارەسەر لە هێزە سیاسی عێراقیەکان لە بەرنامەی کاریاندا یاخۆت لەو پرۆسە سیاسی کە بەردەوامی هەیە یانەوێت درێژەشی پێ بدەن نابینێتەوە بۆیە تووشی ئەسە بێت ئەم ئەسەیە کە هەندێک هێزی سیاسی مشەخۆر دوجاتوانێت استقلالێکە بۆی دۆخێکی وەکو تونس یاخود مصر و جاری واشەیە بە ئاڕاستی لیبیا بڕۆ ڕوودات بۆیە هۆکارەکەی ئەمە ینی پێمان نییە ینی وەڵامی پرسیارەکەی تۆ لە کرۆچیا وەڵامەکەی خۆی هەڵگرتووە کاتێکم هێزانە خۆیان ناکۆکن و استراتیژیەک و دنیابینیش یەکگرتویان نییە چ بۆ عێراق چ بۆ خۆشیان کەواتە ئەمە بۆتەوەی ئەوەی کە ئەم کێشەیە درێژەی هەبێ ئەوەندەی ئەزمەکان لە عێراقدا ئەزمەی بەرژەوەندی و بەرژەوەندی تایبەتیە واتە کێشەکان کێشەی بەرژەوەندی تایبەتی ئەم کەسەکان و قیاداتە چه هێزە سیاسەکانن ئەوەندە ئەزمە و یان کێشەی دنیابینیمان نییە لە عێراقدا ئەمە ئەبێ ئێمە بیزانین کە ئێمە تا لە عێراقا دۆخەکە نەگۆڕە بۆەوەی کە ینی دنیابینی و استراتیژی سیاسی بۆ دۆخی عێراق و سەرسەری کێشەکان زۆر نەبن فرەڕەهن نەبن بەڵام چەندانەیەک بن کە بتوانرێت بە فعلی تاقی بکرێنەوە پێمایم کێشەیە بەتوان مێبێەوە ناتوانرێت وەڵامی داخوازەکانی خەڵکی یاخۆ خەڵک
بەڵێ دکتۆر ئەمین زۆر سپاسە دەکەم بۆ شیکردنەوەکانێ لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە بەردەوامین لەسەر ڕووماڵی تایبەتی سەردانی مستەفا کاظمی سەرۆکوەزیری عێراق بۆ واشنگتن هەروەها کۆبوونەوەکەی لەگەڵ جۆ بایدن سەرۆکی ئەمریکادا لەگەڵێک ڕێگەوە دەتوانن گوێبیستی ئەم بەرنامانە بن ویان بینەری ئەم بەرنامانە بن لە تۆڕەکانی سۆشیال میدیاوە دەتوانن بینەری بەرنامەکە بن ڕاستە خۆ هەروەها لە ڕادیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکاوە کە لەسەر شەپۆلە تایبەتەکانی FM بڵاو دەکرێتەوە لە سلێمانی 88.8 میگاهێرزە لە مووسڵ 91.7 لە کەرکووک 96.8 و لە بەغدا 100.5 و لە بەسرە لە باشووری عێراق 105 میگاهێرزە دەچمەوە کۆشکی سپی بۆ لای ساڵح دەمیجار ساڵح ماندوو نەبیت چی نوێ هەیە؟ سپاس بەڵێن سپاس هەروەکی مەگوتی ینی هەر دەم دەچێت نزیکی ساعتێک ساعت و نیڤەکە دن کۆمبوونا بایدن و کازمی دەست پێ دکە تشتێ سەرەکە هەر چەندی مەدا خەفتنێ بەرێژی گوتنە هەر چەندیان بەحسا تشتێ سەرەکە دکن دناڤێ کۆمبوونێدا کۆ بەکشینە هێزن ئەمریکا یان گوهارتنە هێزن ڕۆلا هێزن ئەمریکا لە عێراقەیە لەگەلێک مژارن دن هەنا ئەم دەزانن کۆ بەرێ وەزیرên dervayên herdû welatan kombûn di kombûna wan de gotin peywendiyên Amerîka û Iraqê bêhtirî yanî sînorên em bêjin vekişîna hêzan û mayîna hêzan û guhartina rola hêzan derbas dike ew peywendiyên stratejî ne li gel vê şandê li gel em bêjin Kazimî şandeke mezin hatiye çend wezîr hatine gelek yanî duwarê mafê mirov da di derbarê hilbijartinan da derbarê keş û hewayê da li derbarê gelek mijarên din da tenduristiyê da mesela koronayê da komîta em bibêjin koordinasyonê ya her du welatan ya Amerîka û Iraqê berî çend rojan kobûnek li dar xist û Wezareta Derva divê derbarê da daxuyinek belav kir ku tê da behsa wekê kir ku Amerîka çawa piştgiriya Iraqê alîkariya Iraqê di van buwaran hemî de dike heta digêta buwarên çandî rewşenbîrî û xwendinê jî yanî perwerdeyê jî em dizanin ku wê divê derbarê de wê ew kombûn wê her berdewam bin lê her hal tiştê sereke em diçin û tên behsa vê dikin tiştê sereke divê kombûnê de ew e rola hêzên Amerîkayê li Iraqê سپاس ساڵح ئەلبەتەیەکە لە تەوەرەکانی تریش کە باز دەکرێت هاوکاریە کللتوریەکانە هاوکاریەکانی ترە لە بواری تەندروستیدا دەگەڕێمەوە لای هاوکاران هێرۆ زەنگەنە و دەخیلی شەمۆ هێرۆ فەرموو بەڵێن سپاس بەڵێن هەر وەکو میوانەکەی جەنابیش دکتۆر ئەمین بەکریش ئاماژەی بەوە کرد کە یعنی ئەمە شتێکە با بڵێن عێراق لە بەردەم کۆمەڵێک گۆڕانکاری ترایە ئێستا ینی ئێستا کەوەکو ئاماژێ بکەن عێراق لە بەردەم هەڵبژاردنە کە لەوانەیە ئەم هەڵبژاردنە بۆ عێراق زۆر گرنگ بێ کە هەندێک لە شارەزانیش پێیان وایە دوور نییە هەڵبژاردنەکەی عێراقیش دوا بکەوێ جا لێرە پرسیارەکە ئەوەیە ینی ئەمریکا لە ساڵی 2023 لە عێراقا چەندین هەڵبژاردن لە عێراق لەو کاتەوە تا ئێستا کراوە ئەمریکا بە ملیاران دۆلاری لە عێراق سەرف کردووە و لە ڕوو ئەو هاوکاریانەی کە ئێستا ئاماژەی پێئەکرێت کە ئەمریکا بۆ عێراقی ئەکات یعنی لە 2023 ئەمریکا بەردەوام بووە لەو هاوکاریانە لە عێراق لەگەڵ ئەوەی کە هێزەکانیشی لە عێراق بووە جا ئێستا یعنی لەگەڵ دەرچوو ئەگەر هێزەکانی ئەمریکا ڕۆڵیان بگۆڕێ یاخود بەهێزی شەڕکە لە عێراق بکشێتەوە پرسیارەکە لێرەیە لەو کاتەیە عێراق چۆن ئەتوانێت هەڵبژاردنێکی با بڵێن هەڵبژاردنێکی ڕەوا و ئارام مسۆگەر بکات ئەم هەڵبژاردنە لێرەیە کۆمەڵێک پرسیاری تر دێتە پێشەوە نیگەرانی خەڵکی عێراقانی گەرایانی کۆمەڵێک کێشەی ترێ مەسلەی توندڕەویش یعنی مەسلەی توندڕەوی و تیرۆریزم ڕاستە ئەمریکا ئاماژەی بەوە کرد خود لە ئاستی جیهانیا کە ئەڵێن هێزەکانی داعش شکستیانێناوە بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبینین لێرە و لەوێ هەمیشە هێرش هەر ئەنجام ئەدرێ هێزەکانیش هەر یعنی ئاماژەی پێکرێک و پسپۆڕانی بواری توندڕەوانیش دەڵێن کە هێزی با بڵێن شانەی نووسوی داعش هێشتا ماوە لە عێراقدا
بەڵێ یەکێ لە گرفتەکانی تر هێرەوەکو جەنابیشی داماژە و پێکرد مەسلەی کشانەوەی مقتەدە سەدرە لە هەڵبژاردن و لە پرۆسی سیاسی عراق و بەشداری نەکردنی لەم حکوومەتی ئێستا و حکوومەتی ئایندەدا بێ لەمەژ ئێستا گرفتێکی تراتۆتە ئاراوە زۆربەی ئەو چالاکوانانە و بە تایبەتی ڕێبەرانی خەڵکی سیڤل لە عراقدا ئەوانیش کە لە مانگی دەی ساڵی 2009ەوە داوای هەڵبژاردننی پێشوەختیان دەکرد ئەوانیش بڕیاریان داوە کە بایکۆتی ئەم هەڵبژاردننی مانگی دەی عراق بکەن ئەلبەتە بمانێ و نەمانێ ئەمەش کازمی دەخاتە بەردەم گرفتێکی ترەوە هەرچەندە حکوومەتەکەی کازمی بەردەوام جەخت لەوە دەکاتەوە کە هەڵبژاردن لە وادەی خۆیدا دەکرێت دەبێت چاوەڕوان بین بزانین ئایا ئەو هەڵبژاردنە دەکرێت یان ناو بەرەنجامەکانی چۆنە بن مقتەدا دەڵێ بە هیچ شێوەیەک نابێ ئەو دەستە و تاقمە گەندەڵانەی کە لە 2023ەوە هەتا ئێستا فەرمانڕەوایەتی عراقیان کردووە نابێت لە دەسەڵاتە بمێننەوە و دەبێت دادگاییش بکرێن بەڵام وەکو جەنابیشی ئاماژۆ پێکردێرەوە پرسیارەکە لەوەدایە ئایا دادگایی دەکرێن یان نا دەخێن Ez bartkam belê spas belên spasîro bivan têbînî û bivan şîkirina û mêvanê te jî zanîyarî tû dayne me dîsa xwazim vegerê me cem hevkar me cî balayî ku li cem cihê mana şandiya Iraqîya ez bizanim li wê derê çi dibe nizanim belkî saetek maye ji bo civînê yan saet û çitek maye ji bo civîna Biden Kazimî em nizanim heta niha شاند هێشتا لێ درێت دەرکەتیە وێکەنگی هەڕاتە چ زانیاریایی نەنەجی بەڵێ دەخیل وەک دەزانینها ئەو ئۆتۆمبیلên ku دیپلۆماسیya vedguhêzin eger ku ji vê derê vala bûn manavê ew delegasyon ew şand beriv qesraspî keterê lê heta nûke jî ew ئۆتۆمبیل amade ne û tîmên ewlekariyê jî amade ne li vê derê heta niha حرکت وسانی نش بر کو هجدم مایه بو جوینه و جویجی تو زانی کو دمک دیارکریه دوی او دم دیارکری جوین داوی به و دا خویانی بتدان لیتشتی دی کو مدویا باله بکشین مسر دمکو از وی دره بوم بريت ماگبورد کوردیناتور قصر اسپی اجبو روشالات اناوین و باکور افریقا هاتا وی دره حتی اجی پرسی مو گوته سرتو تشی داخویانیه که درباره هاتنا شاندا عراق یان نرین خوابینی زمان گوتی هر تش قصر اسپی دبه وی در که بله ببخشی کات نەما دەرێنەری بەرنامە ئاگاداری کردمەوە کە کاتمان نەماوە ئێمە ئەلبەتە پاش نزیکەی کاتژمێریی تر دەگەڕێنەوە بۆ لاتان ڕاستەوخۆ ڕووماڵی سەردانی مستەفا کازمی سەرۆکوەزیری عراق دەکەین بۆ واشنگتن و کۆبوونەوەی لەگەڵ سەرۆک جۆ بایدندا سوپاس بۆ ئێوەی خۆشەویست کە تا ئێستا لەگەڵماندا بوون سوپاس بۆ بەشداریەکانی هەموو هاوکارانیش تا کاتژمێر نۆی پاش ببورن نۆی شەو بە کاتی هەرێمی کوردستانی عراق هەر لە خۆشیە جێتان بێڵی